نەسرین غەفار کاندیدی ژمارە 2 لیستی 147 کۆمەڵی دادگەری ناو بازاڕی هەڵەبجەی بەسەر کردە و لە نزیکەوە وڵاتیانی بینی و کارنامە و بەرنامەیەدا تویان بۆ خەڵکڕوون کردەوە و داوای لێکردن تا بتوان پارێزبەندی خێزان و بە کۆمەڵایەتەکان بن متمانەی خۆیانیان پێ بدەن. داوا لە جەماوەری مسلمان دۆستی هەڵەبجەی شەهید و ناحیەکانی خوڕماڵ و بیارە و سیروان ئەەکەم و گوندەکانی دەوروبەری دەنگ بدەن پێمان بۆ ئەوەی ئێمە بتوانین خێزانەکانیان بپارێزین مناڵەکانیان بپارێزین. من لێرەوە بەڵێنیان پێ ئەدەم بە پشتیوانی خوای پەروەردگار ئێمە داکۆکی کارێکی مافی ڕەوای خێزانەکانیانە بین بەڕەمانەکەی نەسەکۆیەکی بەهێز بۆ پارێزگاریکردن و بەهێزکردنی یاساکان و بنەمانە گۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا لەناو خەڵک و لەگەڵ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خەڵک بووە. ئێستاش بەڕووسووریەوە کاندیدەکانیان دەچنە ناو خەڵک. ئێمە بۆ هەموو کارێکمان بەناوی خوای گەورە دەست پێەکەین و پشتیوانمان تەنها ئەڵڵایە وەکو خوای گەورە فەرمێ یا ئەیوهە النەبی حەسبوک الله ومن اتبعک من المؤمنین. ئێمە پشت و پەنامان خوایەوە و ئیماندارانەیش کە لە پشتمان وەساون چاوەڕوانی خەڵکی مسلمانی بە شەرەفی کوردستانین دەنگ بدەن بە لیستی 147 کۆمەڵی دادگەری بۆ ئەوەی بەربگرین بە هەموو فەساد و گەندەڵی و پاوانخوازیەک و دادگەری ئیسلام بچەسپێنین. کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و ئەوانی کە لە ڕابردووە لە ناحکوومەتا بوون لە پەرلەمانە بوون ئەوەی کە بەیوین سافۆت سەرکە ئازانێت کەسانی شیا و لێهاتوو بوون. ئێستاش کۆمەڵی کاندیدی بەتوانە و لیات و شیا و لەو خۆیان کاندید کردووە. پێم وایە کەسانێکی زۆر شیاون ئەوەی کە دەنگ بدا پێم وایە دەنگەکانی بەهدەر ناچێت چونکە هەم ڕابردوویان پاکە و هەم خەڵکانێکی چالاکن لەبارە جیاوازەکانی خۆیانە لەباری خێزانی پەروەردەیی ڕاگەیاندن و خەڵکانی خاوەن بڕوانەوە ئەکادیمیشن. لە بازنەی هەڵەبجە و سنووری پارێزگاکە کۆمەڵی دادگەری 5 کەسی لێهاتوو بوێری بۆ پەرلەمانی کوردستان کاندید کردووە. هیوا ئومێدیەوەیە لە ڕێگەی دەنگدانی هاوڵاتانی پارێزگاکە بە لیستی 147 شوناسی ئیسلامەتی ناوچەکە دەپارێزرێت و ئەو دروشمە گەورەیە وەک شاری ئیسلامخوازی دەمێنێتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.